خۆشەویستانم جارێکی تر سلااوان لێ بێت و بە خۆشحاڵی و بەرداوامی لە تاواکردنی گفتوەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر عادل بەخەوان سۆسیۆلۆگ و مامۆستایە لە زانکۆی ئەڤری لە فەڕەنسا. دکتۆر عادل سلااوت لێ بێت جارێکی تر سپاس دەکەم. حەزەکەم تێگەشتنی تۆ بۆ کاریگەری ئەم ڕۆشنوێی بەهاری عەرەبی لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەت بزوتنەوە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان بزانم. سەرەتا لەو بنەماوە بابڕێنە ناو باسەکە کە بریتی لە بنەمای کورد بوون، چونکە لە کۆتاییە ئەکتەرەکانی بزوتنەوە ئیسلامیەکانی هەموویان کوردن وانە. ئێمە زۆر جار ئەمانەوێت چ بە ئیسلامیەوە چ بە عەلمانیەوە لە نێوان دوو کەوانە بیخەرە دوو کەوانە، چونکە ئایا هێزی عەلمانی لە کوردستانە هەیە. ئەوە ئومێدەکەم خوێنەران بتوانن کتێبە تازەکەم بخوێنەوە کە هەفتەی ڕابردوو بڵاوبوو بە ناوی کۆتایی عەلمانێت بۆی تێبگەن ئایا لە کوردستانە هێزی عەلمانێت هەیە یان نا و عەلمانێت بریتە لە چی، بەڵام لەبەرەوەی چووەتە ناو فەرهەنگی خۆمان با بەکاری بێنین چ عەلمانی چ ئیسلامی. کورد وا ئەزانن هەمیشە ناوچەی کوردستان هەرێمی کوردستان وەکو ڕووبەرێک لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەخەنە سەرشانەوە. هەمیشە ئەم ڕووبەرە وا نیشانەدەن کە زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیمۆکراتترە، پێشکەوتوترە، عەقڵانیترە. ئەگەر زمانی مارکس بەکاربێنم چی لەسەر ئاستی ژێرخانی ئابووری چی لەسەر ئاستی سەرخانیە، سەرخانی ڕۆشنبیری. بەڵام لە ڕاستیە وانە ئەبێت تێبگەین لەوەی مامۆستا کە ئێمە بەشێکین لە کۆمەڵگە عەرەبیەکان لەسەر ئاستی کولتور، لەسەر ئاستی کولتور کاڵم کولتور بە ماناگەشتێکی ئەو کولتورەی کە لە کوردستانی ئێمە ئیشەکە هەمان ئەو کولتورەیە لە وڵاتانی عەرەبیە ئیشەکە. ئەو سیستمە ئەخلاقی کە کۆمەڵگەی ئێمە ئەبابڕێەوە هەمان ئەو سیستمە ئەخلاقیە کە لە من ڕۆشتومەتە مەغریب باشنێ لە مەغریب توێژینەوەم کردووە لە دارولبەیزا لەسەر کۆمەڵگەی مەغریبی، لە ڕیبات، لە مەراکیش باشنێ، لە ئەحمەدیە کاتێک بەراوردی ئەحمەدیە ئەکەم لەگەڵ حەڵەبجا یا دارولبەیزا لەگەڵ سلێمانیا یا ڕیبات لەگەڵ هەولێرە. یعنی کاکمێ جیاوازی هەیە بێگومان، جیاوازی لە نێوان من و تۆشدا هەیە، جیاوازی لە نێوان تۆ خێزانەکەشدا هەیە، بەڵام لەسەر ئاستی ماکرۆ تەماشاکەیت جیاوازێکی زۆر نییە لە نێوان ئەو سیستمە ئەخلاقی کە دارولبەیزا ئەبا بەڕێوە لەگەڵ ئەو سیستمە ئەخلاقی کە سلێمانی ئەبا بەڕێوە. ئەو حتەنانەت سیستمی دروستکردنی خانوەکانیش لە مەراکیشدا زۆر جیاوازی نییە لە سیستمی خانوەکان لە گەڕەکەکانی هەولێرە. جا بە شێوەیەکی گشتی ئەمەوێت بڵێم بەڵێ ئێمە بەشێکین لە کۆمەڵگە لەسەر ئاستی کولتور، لەسەر ئاستی ئاین، لەسەر ئاستی ئەخلاق، لەسەر هەموو سیستمی ئامادەباشیمەوەی لە سوسیۆلۆژیا پیاڵین ئەبیتوس بەشێکین لە دنیای عەرەبی و ئیسلامی، لە دنیای عەرەب و ئیسلامی. ئەزانم ئەم تێزە بەشێکی زۆر لە ناسیۆنالیستەکان تووڕەکە، دواتر ڕەنگە لەسەر تۆڕەکانی کۆمەڵایەتی بکەوینە بەر نەفرەت، بەڵام ئەمە واقع وەک ئەوەی کە هەیە نەک وەک ئەوەی کە من حەز بکەم هەبێ ئەوە ژایە. کارایی ئەم شۆڕشانە چی لەسەر دنیای کوردی بەگشتی و کارایی ئەم گۆڕانکاریە گەورانە کە بەسەر ئیسلامیەکان هاتووە چییە بەسەر بزوتنەوە ئیسلامیەکانی. ئەم پێم وایە گۆڕانکاری لەسەر ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان، بزوتنەوەکانی ئیسلامیسم لە کوردستانە مێژوویەکی درێژتری هەیە تا مێژووی شۆڕشە عەرەبیەکان. ئەوەی کە لە ئێستا و هەروەها ئەوەی کە لە تونسیش ڕوئەدات کاک ئومێد ئەو گۆڕانکاریە گەورانە لە چرکەسات لە ئێستا و ئێرەی شۆڕشەکانی عەرەبا لەدایک نابێ. ئەو تەحەولە ڕەگوڕیشەیەی کە بەسەر بنیەویەی کە بەسەر بزوتنەوەی نەهەزا هاتووە لە چرکەساتی شۆڕشەکانە دروست نابێ، بەڵکو بیناکردنێکی ڕۆژانەی زیاتر لە 15-20 ساڵی غەنووشی و هاوڕێکانێتی و هەروەها لە عەدالە و تەنمیە دادوگەشە بێدانی مەغریب و هەروەها ئەو گفتوگۆ جددیە کە ئێستا لە میسر هەیە. بەڵام لە چرکەساتی شۆڕشەکانە ئەوان وەکو ئێمە شانسی ئەویان نەبوو، ئێمە لە چرکەساتی ڕاتەڕینە یعنی کردە و پرۆسێسی گۆڕانکاری لای بزوتنەوە ئیسلامیەکان دەست پێکە، بەڵام لای ئەوان چرکەساتی شۆڕش لە بەرەوەی چرکەساتی ئازادبوونە هاتنە دەرەوەی لە ئۆتۆکراسی ڕژێمەکان و خۆدەرخستنە و خۆڕوودکردنەوەی لە پانتایە گەشتیەکانە ئەم گۆڕانکاریانە ئەبینین. بۆیە لە لای ئیسلامیەکانی کوردستان ئەم پرۆسێسی گۆڕانکاری ستراکتۆرال دەستی پێکردەوە. بۆ نمونە یەکێک لە ڕابەرانی بزوتنەوە ئیسلامیەکان لە کوردستانە لە 92 ئیمان و پەرلەمان پێکەوە گرێ ئەدات، واتە چوونی تۆ بۆ پەرلەمان یەکسانە بە لەدەستدانی ئیمان.
بەڵام تەماشاکەی بەداخەوە ئێمە ڕۆشنبیران سوسۆلۆگان زاناکان ئەوانەی کە لەسەر ئیسلامیزم ئیش دەکەین ئەم گۆڕانکاریانە نابینین واتە حکومە دەین بەسەر ئەم ئەکتەرە هەر لە 92ەوە بەبێ ئەوەی بزانین چەندین گۆڕانکاری ئایدۆلۆژی و سیاسی و تەنانەت کۆمەڵایەتیش بەسەر ئەم ئەکتەرە هاتووە کە لە دوای 2023ەوە خۆی بە گۆشت و ئێسقانەوە ئەڕاتە پەرلەمان ئەمە مانایشی ئامادەبوونی ئەکتەرێکی وا لە ناو پەرلەمانە تەنها ئامادەبوونی جەستەیەکی 50-60 کیلۆیی نییە کاک ئومێد بەڵکو ئامادەیی ئەو گۆڕانکاریە گەورە ئایدۆلۆژیە ستراکتۆراڵەیە کە بەسەر ئەم ئەکتەرە هاتووە کە لەناو ئەم ئەکتەرە کۆی گۆڕانکاریە گلۆبالە گشتیەکە ڕنگ ئەداتەوە عکس ئەبێتەوە ئەجا بۆیە پێم وایە من لە کوردستانی ئێمەشا بەڵێ بە گۆشت و ئێسقانەوە بزوتنەوە ئیسلامیەکان پێیان ناوەتە ناو ئەو دنیای کە پێی ئەڵێن دنیای بێ ئایدۆلۆژیای سیاسی لە ئێستاە هەرگیزا وەرگیز یەکگرت و کۆمەڵ و بزوتنەوە کار لەسەر دروستکردنی دەوڵەتی ئیسلامی ناکەن و هەر یەکێک لەم سێ بزوتنەوەی کاک ئومێد هەردوو ڕەگەزەکان لەدەست داوە ڕەگەزی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا و ڕەگەزی دروستکردنی دەوڵەتی ئیسلامی وشتەوا وشێرن بەوەی کە نە لە ڕابردووە نە لە ئێستا نە لە داهاتووە دەوڵەتی ئیسلامی لە کوردستانە دروست نابێ و من ئەم دوانیۆڕۆی لەگەڵ مەکتەبی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێک لەو حیزبە ئیسلامیانە گفتوگویەکی وردم بوو لەسەرەوە ئەڵێ ئێمە نە لە ڕابردووە قەناعەتمان بە دەوڵەتی ئیسلامی هەبووە دەوڵەتی ئیسلامی بە درێژایی مێژوو قەت نەبووە لە ئێستاشا قەت نابێ و لە داهاتووشا دەوڵەت هەر ئیسلامی نەبووە هەرگیز ئیسلامی نەبووە یعنی مەبەستم ئەوەیە ئەمە لەلایەک دەوڵەتی ئیسلامیان وازنێن لەلایەکی تریش پێم بڵێ کام لە بزوتنەوە ئیسلامیەکان لە کوردستانە ئێستا مۆنۆپۆلی کردەی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگایان بەڵام دکتۆر عادل تۆ پێش باستەوە کرد کە هەتا کرانەوەی دیموکراسی لەسەر ئاستی دەوڵەت و سیاستکردن ڕوو بدات گرنتیەک نییە بۆ کرانەوە بەسەر کۆمەلگایە کرانەوە بەڕووی بەهاکانە ئەڵام چەند ئەکرێنەوە لەسەر ئاستی سیاسی ئەوەنە داخرێن لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئەم هەلومەرج لە کوردستانە چۆنە لە کاتێکە ئێمە جگە لە هێزی ئیسلامی سیاسی لە کوردستان دامەزراوەی ئاینەی تەقلیدیشمان هەیە لە کوردستانە کە خۆی لە یەکێتی زانانە ئەبینێتەوە خۆی لە کۆمەڵێک گروپگەلی دیکەی ئاینیە ئەبینێتەوە کە لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانەوە و لە ڕابردووشە لە کوردستانە کۆمەڵێک بەریەکەوتنی جۆرا و جۆرمان بینیوە لە بینی نخبەی ڕۆشنبیر و مەلاکانە لە بینی دامەزراوەی ئاینی و دەرکەوتەکانی دیکەی مۆدێرنە لە کوردستانە ئەم ڕۆژە چۆنە بینی پێتوانی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان تەقوی مەدی ئیسلامی دەکاتەوە بۆ گەڕانەوە بۆ دواوە یان بە پێچەوانەوە خەتەرێکی ڕاستەقینە بۆ دواوە یعنی بۆ ئەو مەرجعەتە تەقلیدی سیاستکردن لەناو ئاینە چۆن ینی بۆ باوەڕبوون بە دەوڵەتی ئاینی و بە جێبەجێکردنی شریعەت نەخێر وەڵامەکەی من نەخێر نە ئەوان ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ ئەو مەرجعەتەوەتە بیناکردنەوەی زیاتر نەکردنەوە چونکە خۆیان باوەڕێن بە بیناکردنەوە نیەک بیناکردنەوە واتە لە ساتێک لە ساتەکانە هەبووە بەڵام ئەوان ئەڵێن نەبووە چکار دیگەرێکی بێت لەسەر ئازادی تاکە کەسەکان و جێگیرکردنی ململانی هێزەکان لە ناوخۆی کۆمەڵگەی مەدەنی تێگەشتم لە پرسیارەکە لە پرسیاری یەکەم تۆ دەست پێکەم بۆ بگەم بە پرسیاری دووهەم ئەوەیە کە نەخێر چونکە بە هیچ شێوەیەک نانەوێ وەکو ئیرادە وەکو خواست ئەمەیەک بەڵام ئەگەر بێت و تێوری پیلانی شۆر بگرین تێوری پیلان کە زۆر جار باسی ئاکەپەی تورکیا و هەموو بزوتنەوە ئیسلامیەکانی تری دنیای ئیسلامیەکان ئاڵێن ئەوە لە ئێستای ئەمریکا ئەیکەن تاکتیکە ستراتیژی ئەوان ستراتیژێکی ژێرمێزە شاراوەیە لە ژوورە تاریکەکانەیە هەر چرکەیە گەشتە دەسەڵات دەوڵەتی ئیسلامی ئەلانەکەن من باوەڕم بەم جۆرە لە تێوری پیلانی چونکە پێم وایە دنیای کۆمەڵایەتی زۆر لەوە ئالۆسترە کە ئەم تێوریانە تەفسیری بکەن بەڵێ ناتوان بگەڕێنەوە بۆ چونکە کۆنتێکست کێڵگەی سیاسی قبوڵی ناکات لە کێڵگەی سیاسی کۆمەڵگەی کوردیا ئێمە زیاتر لە هێزێکی سیاسیمان هەیەوانە دەسەڵات دابش بۆ بەسەر ئەم هێزانە ئەگەر تو ئەمڕۆ حکوومەت خۆ ئەوە بە تەنها یەکێتی نییە دەسەڵاتی لە دەسای خۆ ئەوە بە تەنها پارتی نییە خۆ ئەو بە تەنها یەک هەمویان بەشدارن واتە دەسەڵات دابەسی وە لە ناو کێڵگەی سیاسیە بۆ بچووکترین یەکە لە گەورەترین یەکەوە بۆ بچووکترین یەکە چەندین هێزی جیاواز هەن کە کۆنتترۆڵی کە پێکەوە کۆنتترۆڵی سیاستیان کردووە ئەمە لەلایەکی تریش پرسیارەکەی تۆ گەرەنگە ئایا قەڵاچۆکردنی ئازادیەکانی تاک ئایا خستنە نێوان کەوانەی ئەو شتەی کە پێوترێ مافەکانی مرۆڤ لە کوردستانە لەلایەن هێزە نوێ ئاینەکانەوە هێزە لەلایەندا من پێم وایە کاک ئومێت لە ئێستاە ڕێکەوتنێکی نائیمزاکراوی زمنی هەیە لە نێوان بزوتنەوە نوێیەکانی ئیسلامیسم لەگەڵ بزوتنەوەکانی ناسیۆنالیسم و لەگەڵ بزوتنەوەکانی چەپ بە شێوەیەکی گشتی چ لە کوردستانی ئێمە چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
بەڵام با کوردستان وەک نمونە وەربگرین پێم وایە کردەی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا کە بزوتنەوە ئیسلامیەکان دەستیان لێ هەڵگرتووە و لە باشترین شێوە هەرگیز بە درێژایی مێژوو بەم شێوە باشەکاری نەکردووە کە لە دەرەوەی ئەوان کارەکە کە لە ژێر دەسەڵاتی یۆک و جەنابەتە فەرمووی دەستگا تەقلیدیەکان و چەندین وردە دەستگای ترا ئەڕوا بەڕێوە هیچ گرفتێک بۆ یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان حیزبی سۆسیالیستی کوردستان دروست ناکە لەم ڕۆژانە من لەگەڵ ئەندامێکی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستانە مەکتەبی سیاسی دانیشتن پێکەوە گفتوگۆمان کرد ئەڵێ بەڕاستەخۆ پێوتم پرۆسێسی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا لەسەر بەها ئاینیەکان ئێمە بە هیچ شێوەیەک ئیزعاج ناکە ئەڕۆیتە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان هەمان ئیمامەت بۆ نوێژی جەماعەت ئەکرێ کە لە مەڵبەندەکانی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەکرێت ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان وەکو ئەندامانی یەکگرتووی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەڕۆن بۆ حەج ڕەمەزان بە ڕۆژوو ئەبن هەر پێنج فەرزەکە جەماعەت ئەکەن جومعە هەمووی لە مزگەوتە واتە هەڵگری هەمان چوارچێوەی ئیمانی ئاینین ئاین بریتێ لە چی کاکومێت بریتێ لە دووشت ئیمانی ئاینی و پراکتیکی ئاینی لە هیچ خاڵێکە ئیمانی ئاینی ئەندامانی یەکگرتوو لەگەڵ ئیمانی ئاینی ئەندامانی پارتیە یەکێتی جیاواز نییە لە هیچ کاتێکە پراکتیکی ئاینی ئەندامانی یەکێتی جیاواز نییە لە پراکتیکی ئاینی ئەندامانی کۆمەڵ هەموو ئەمانە پێکەوە مەبەستمەوەی هێزە سیاسیەکان هاودەنگیەکیان هەیە لەگەڵ هێزە ئیسلامیە نوێیەکانە لەسەر تاوایەکەم ڕستەکەم لەسەر کردەی بە ئیسلامیکردنەوەی بە ئاینیکردنەوەی پراکتیکی کۆمەڵایەتی ئێمە بەڵام ئایا با پرسیارەکە تاواکەم کاگومێت ببوورە بەڵام ئایا ئەمە هەڕەشەیە بۆ سەر مافەکانی مرۆڤ ئایا ئەمە ینی مەبەستم ئەوەیە یەکگرتو و قبوڵی ئەکات ئەمڕۆ کورسی دەسەڵات بۆ تۆ بەجێ بێڵێ کاکومێت بەم هەموو قەنەعەت ئەنەوە کە هەتە بەڵام هەرگیز هەوارگیز یەکگرتو لێت قبول ناکە کە تۆ بیرەیەک لەسەر جادە بخۆیتەوە هەرگیز هەوارگیز یەکگرتو قبولی ناکە کە یەک کۆمەڵ قبولی ناکات کە لە شارێکی بچووکە بۆ نمونە هینێکە تابێ مەسبەحێکە تابێت کە کوڕ و کش پێکەوە مەلە بکەن ناتوانێت قبولی بکات چونکە لە سیستمی ئەخلاقی ئەوە ناگونجێت ئەم شتانە وەک چۆن قەشەیەکی ئەوروپی بە ئەی شێوەیە قبولی ناکە کە پیاو لە پیاومارە بکرێ بە هیچ شێوەیە کە مسلمانێکی یەکگرتووش قبولی ناکە پیاو لە پیاومار ئەی مەبەستم ئەوەیە مارەکردنی پیاو لە پیاو ئێستا ڕۆشتە یا ژن لە ژن ڕۆشتە ناو مافی مرۆڤەوە چوارچەوەی مافی مرۆڤەوە بۆ نمونە پیاوێکی وەکو ئۆباما کە ڕیسکی بە هەڵبژاردنەوەی خۆی کردووە ئەڵێ من ئامادەم لە پرۆگرامی داهاتوومە مارەکردنی پیاو لە پیاو بخەنەوەی نەکەویستم کۆتایی پێنم تۆ ئەتەوێ هێزە ئیسلامی کۆنسێرڤاتۆرەکانی ناو کۆمەلگا ئەمە قبولکە نایکەن بەڵێ هەڵبەتە بوونی ئەو پراکتیشی ئاینی و ئیمانی ئاینی تەنها لەسەر ئاستی ئازادیەتە کەسەکانە نامێنێتەوە ینی لەسەر ئاستای نامێنێتەوە منێک ئایندارم نوێش ئەەکەم ڕۆژ و ئەگرم یا ئاتا دوایی بەڵکو ئەو فەزا ئاینیە کارکردنی هاوباش هەلی یەکسانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی مافەکانی مرۆڤ ئازادیە تاکە کەسەکان بەخۆ دەزانی کۆمەلگای مەدەنی بریتێ لە هێزەکان و بەریەکەوتنی هێزەکان و ئازادی هێزەکان و کارکردنی عقل و بیرکردنەوە لەناو ئەم هێزانەیە کە هەلی یەکسان لە بەردەمیان نابێ کاتێک هەیمەنەیەکی بەردەوامی ئاینی هەیە کاتێک ژمارەیەک هێزی ئاینی چی بزوتنەوە ئیسلامیەکان چ دامەزراوەی ئاینی مەلاکان چی هێزی ئیسلامیەکانی دیکای کە هێزی ناسیاسین بە هەموو ئەمانە هەژمونێکی زەبەلاح بەسەر کۆمەلگای مەدەنی و بەهاکانیاکەن و فەزای گشتی کۆمەلگا داگیر دەکەن بە فکری دینی بەڕێزت ئاماژە بەوەکە کە ناسیۆنالیزمیش لەگەڵ ئەمەیان تەبایە بە حکومی ئەندامێکی پارتیۆیەکی کە چێکش دەبای تەبای ئایا هەموو ئەمانە بریتی نییە لە کۆمەیەکی ڕاستەقینە لە کۆمەلگای مەدەنی و لە ئازادیەکان مامۆستا ئومێد تو ئەتەوێت کۆمەڵێک حکمی ئەخلاقی بە من بدەیت کە نامەوێ بیدەم یعنی ئێستا ئەگەر وشەی گەلە کۆمە بار کراوە لە بەڵام بە نەتیجە لەسەر ئەرزی واقع وەکو گەلە کۆمە ناکەوێتەوە مەبەستم زیانێکی گەورە لە پێکەوە ژیانی ناو کۆمەلگای مەدەنی و بەهاکان نادات وشەی زیانیش مامۆستا ئومێد دیسانەوە بار کراوە لە ئەخلاق ینی ئەوەش دیسانەوە ئەگەر بڵێم ئەمە گەلە کۆمەیە یا زیانی هەیە بۆ کۆمەلگای مەدەنی ینی من جارێکی کە لە بری سیاسیەک یا لە بری مامۆستایەکی ئاینی حکمی ئەخلاقی ئەدەم نەک وەک سۆسیۆلۆژێک تحلیل بکەم من لەبەرەوە ڕێگە بە خۆم نادەم ئەوە بڵێم بەڵام ڕێگە بە خۆم ئەدەم وەکو سۆسیۆلۆژێک بڵێم ئەوەی کە لە ئێستا ڕوئەدات
ئەوەیە کە تۆ کۆمەلگایەکت هەیە کۆمەلگایەکت نییە مەدەنی پێک هاتبێ لە کۆمەڵێک دەستگای مەدەنی دروست بوو بێ خۆی بینا کردبێ لەسەر کۆمەڵێک بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێزی کارا کە لەسەر هەرسێ بنەمای نیزاح ململانێ ببوورە نیزاح دانوستان مقاومە ئیش بکەن کە تۆ بزوتنەوەی بەهێزی کۆمەڵایەتیت نەبوو لە ناو کۆمەڵگەکەتە بۆ نمونە بزوتنەوەی ژنان وەربگرین باش نییە چەند بزوتنەوەی ژنانت هەیە کە هەڵگری هەمان بەهای کۆنسەرڤاتۆرن کە لە ناو کۆمەڵگەکەتە ئیشەکەن بزوتنەوەی ژنانی پاتی سۆسیالیست وەربگرە بزوتنەوەی ژنانی یەکگرتوو وەربگرە بزوتنەوەی ژنانی کۆمەڵ وەربگرە بزوتنەوەی ژنانی بزوتنەوە خۆی وەربگرە بزوتنەوەی ژنانی یەکێتی وەربگرە بزوتنەوەی ژنانی ینی مەبەستمەوەی کاتێک بزوتنەوەی ژنانت بۆ وەرەگرم کاکومێت وەک نمونە ئەمە ینی ئەو پەڕی ئەو پەڕەوە نیە پێم وانێ لە کوردستانە بزوتنەوەیەکی ژنان هەبێ کە بیەوێت لەم سیستمە لە قیەم و بەهای کۆمەڵایەتی ئاینی بێتە دەرەوە پێم وانێ بزوتنەوەیەکی ژنانت هەبێ کە توانی بێتی لە ڕێگای نیزاع و مقاومەت و دانوستانەوە توانی بێتی بڕاتە نێو هاوکێشەکانی ململانیەوە لەگەڵ چەپ و ڕاست و بزوتنەوە ئیسلامەکانە جا لەبەرەوە ئەمەوێت پێت بڵم کاکومێت ئەوە تاوانی من نییە ئەوە تاوانی جەنابەت نییە کە کۆمەلگا لە حاڵەتێکی واقعی تایبەتایە نەک لە حاڵەتێکی تر ئەمەوێت بە زمانێکی سادەتر بڵێم بەها کۆنسەرڤاتۆرەکانی یەکێتی و پارتی و یەکگرت و کۆمەڵ و بزوتنەوە و سۆشیالیست و زەحمەت کێشان تەبان لەگەڵ کۆی ئەو ستراکتۆرە کۆمەڵایەتیانەی کە کۆمەڵگەی ئێمە ئەبەن بەڕێوە جەنابەت پرسیارەکە لە من ئاکەی وەک ئەوەی کە ئێمە کۆمەڵگەیەکمان هەبێ لە لای چەپەوە و هەموو ئەم هێزانەشمان هەبێ کە گەلە کۆمەیان کردووە لای ڕاستەوە و هینێک سیستمێکی پەیوەندی دامەزراوی بیناکراو لەسەر ململانێ لە نێوان ئەم دوانە هەیە ئەم هێزانەی کە لێرە لە لای ڕاستەوە هەموو دەسەڵاتە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و ڕەمزەکانیان لە دەستایە و خاوەنی پێگە هەیمەنەدارەکان کۆتایی پێێنم کاگومێت و لێرەش کۆمەڵگەیەکی مەزلومی بەشخوراوی چەساوەمان هەیە دۆنک لە کۆتاییە لە دەرەنجامە هەست بۆ ناکەی ئەم کۆمەڵگەستەمی وانە کاگومێت ئەم کۆمەڵگەیەمان لێرە نیە ئەم کۆمەڵگا لە کۆمەڵێک ستراکتۆر پێکاتوە کە تەواو تەبایە لەگەڵ ئەم تەوەجوها تۆ کاکومێت کە ڕۆژی هەینی ناڕی بۆ مزگەوت تۆ وەکو سەرەتانێک وایت بەجەستەی ئەم کۆمەڵگەوە تۆ کە ئەتەوێ بیرێک بخۆیتەوە لەسەر ئەو جادا تۆ وەکو پاتۆلۆژی نەخۆشیەک وای بەجەستەی ئەم کۆمەڵگەوە تۆ کە بارحەڵ نمونونەکانی تریش نێنەوە تۆ کە شعرێک ئەنووسی تۆ نەخۆشیەکی لە لاشی ئەم کۆمەڵگایە واتە کۆی کۆمەڵگا سیستمێکی ئامادەباشی ئەی بابەڕێەوە کە بریتە لە ستراکتۆرێک و پێربردووە ئەڵێ بە ستراکتۆر کراو کە دەسەڵاتی ئەوەی هەیە بەردەوام ستراکتۆرەکانی تر بینا بکاتەوە بۆ شتەکان هاوکێشەکە بۆ شێوە بڵێ من لەوە تێگەم هەیە هەموو هێزەکە لە کۆمەلگاوە دروست دەبێت هێزی سیاسی وچ هێزی ئاینی بە شێوەیەک لە شێوەکان نەخشی بنیادە کۆمەڵاتی و ئابوووریەکەی ئەو کۆمەلگایە هەڵەگرەوە هیچ هێزێک لە ئاسمان نایەتە خوارەوە و هیچ هێزێکیش لە خارجی گەشتکردنی مێژووی و گەشتکردنی کولتوری لەدایک نابێ ئەو ئاسان نیە هێزێک بتوانێت بە تەواوەتی گوتاری سیاسی خۆی و گوتاری فکری خۆی جیاواز لەو بوونە کۆمەڵاتی و ئابوووریە جاب کاتەوە بەڵام ئەوەی کە دەکرێت بابەتی پرسیارکردن بێ لە کوردستانە بەدرێژایی تەمەنی 2 دەی ڕابردوو لە کوردستانە بانگەشەیەکی بەردەوام لەلایەن هێزە سیاسەکانەوە لەلایەن ڕۆشنبیرانەوە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە بۆ جێگیرکردنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی هەیە بۆ پێکەوە ژیانی هێزەکان و ململانەی هێزەکانی ناو کۆمەلگا هەیە کە هەریکان لە سنووری ئازادی خۆیان لە ناو کۆمەلگای مەدەنیە جێبگرێ و بوونی هەبێ پرسیارەکەی من ئەمەیە ئایندەی ئەم بانگەشانە ئایندەی ئەم بانگەشان لەسەر ئەوازی واقع لە سای ئەو گۆڕانکارانەی لە ناو دنیای بەهاری عەرەبی ڕوویاوە
چۆن بینیت هەجا وشەیەکی زۆر جوانت بەکارهێنا کاک ئومێد وشەی بانگەشت بەکارهێنا نەک واقع نەتوێت لە دوو دەی ڕابردووە واقعێک دروست بووە کە ئێمە ئازادیمان هەیە ئێمە دەستکەوتی گەورەمان هەیە زۆر پێکەنین ئەمگرێک کاتێکە بینم بەشێک لە ڕۆشنبیرەکان لە چرکەساتی ڕووداوێکی تایبەتە مەقالەیەکە بڵاوەکرێتەوە ئازادیەک ئەڵێن ئێمە دەستکەوتی گەورەمان هەیە ئێمە دەستکەوتەکانمان لە دەست دەرەچی ئێمە ئازادیمان هەیە ئەمانە هەمووی وەهمن ئەو هامن تەنهاش ئەو گزارشەی تۆ بەکارتێنا زۆر تەندروستە و دروستە ڕێک لەگەڵ واقعەیەکە گرێتەوە کە بریتێ لە بانگەشەمان هەیە بۆ مافەکانی مرۆڤ بانگەشەمان هەیە بۆ دیموکراسی بۆ عەلمانێت بۆ ئازادی بەڵام ئەمە بۆ لە 20 ساڵی ڕابردووە ئەم بانگەشانە وەرناگەڕێنە سەر واقع مامۆستا ئومێد لێم تێگەی بۆچی ئەم بانگەشانە لە سنووری بانگەشە ئەمێننەوە بۆچی خۆیان تەرجەمە ناکەن بۆ سەر پراکتیک لەبەر ئەوەی مامۆستا ئومێدکیان ئەو ستراکتۆرانەی کە کۆمەڵگەی ئێمەی لەسەر بیناکراوە تەقەبولی ئەمە ناکەن نەگەشتوونەتە ئەمە ئاستە بە پەروەردەی کۆمەڵایەتیە نەڕۆشتون کاک ئومێد لە ساڵی 1905 کاتێک فەڕەنسا بڕیاری ئەوە ئەدات کە ئاین لە دەوڵەت جیا بکاتەوە ئەوەی کە پێوترێت لایسیتێ جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت ئەم بڕیارە دوای 2 سەدە و نیو لە پەروەردەی کۆمەڵایەتی لەسەر سێکولاریزاسیۆن دێت سەکولاریزاسیۆن کۆمەڵگەیەکی دروست کردووە کە بتوانێت تەقەبولی پرەنسیپی جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت بکە تۆ تا ئێستا نەتوانیوە کۆمەڵگەی ئێمە بەناو پرۆسێسێکی پەروەردەی کۆمەڵایەتی کولتوری وا بەریت بەرزیکەیتەوە بۆ ئاستێکیوە کە بتوانێت ئەم بانگەشانەی کە وتت لە هەموو ئاستەکانە لە ئاسی مافی مرۆڤ لێبوردەیی قبولکردنی یەکتری ئازادیەکان هەتا کۆتایی بە عەلمانیەتەوە ئەمانە قبول بکە ئێستا بە مناڵی ئایا داهاتووی ئەم بانگەشانە بەکوێگە داهاتووی ئەم بانگەشانە لە 20 ساڵی ڕابردووە لەکوێ بووە هەر لەوێ ئابێ زۆر سپاس بەڕست دکتۆر عادل باخەوان سۆسیۆلۆگ و مامۆستای زانکۆ لە زانکۆی ئێڤری لە فەڕەنسا زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامەوە بۆ گفتوگۆیە زۆر سپاس بۆ جەنابەت بۆ لە بینرانی بەڕست خۆشەویستانم ئەوەی گوێتان لە بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە بەهاری عەرەبی و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و لەسەر ڕەوتی ئیسلامی سیاسی ئومێدەوارم جێگەی سەرنجی ئەوەی بەڕێز بوو بێت و زۆر سپاس تام کە تا بینەری پرۆگرامەکەمان بوون و جارێکی تر زۆر سپاس دکتۆر عادل.